الأمن في العراق ترى نفس الخطة السابقة، لا زال الجماعة ما بطلوا. كل ما في الأمر پاشەوەی کە حەیدەر عەبادی دەیان بڕیاری سەبارەت بە پارێزگاکانی باشووری عێراق دەرکرد، وەزارەتی پلاندانانی عێراق شانەیەکی تنگانەی بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی خۆپیشاندەران پێکهێناوە. لە پرێس کۆنفرانسێکدا وەزیری پلاندانان و بریکاری وەزارەتی دارایی عێراق و پارێزگاری موسەنە باسی ئەم شانە و داواکاریەکانیان کرد. وزارة التخطيط ومع الوزارات الأخرى في كل وزارة شكلت وەزارەتی پلاندانان لەگەڵ وەزارەتەکانی دی ئەنجومەنی قەیرانەکانیان دروست کردووە. وەزارەتی دارایی و وەزارەتەکانی تریش بودجە و پارەی پێویستیان بۆ دیاری کراوە بۆ ئەو پرۆژانەی کە تەواوکردنیان پێویستە و پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە لە بوارەکانی کارەبا و ئاو. پارێزگاری موسەنە متمانەی بە خۆپیشاندەراندا و بەڵێنەکانی حکوومەتی عێراق و هانگاوەکانی شاندی قەیرانەکان بەکارێکی گرنگ لە قەڵامدا. ئەوەی لە شەقامی عێراقیدا دەگوترێت کە حکوومەتی عێراقی گوێ بە داوای خۆپیشاندەران نادات و بێبەڵێنە، ئەمڕۆ حکوومەت لە ڕێگەی وەزارەتی پلاندانانەوە سەرماندی ئەوەی کە ڕەزامەندی لەسەر کراوە دەکرێتە بواری جێبەجێکردنەوە. ئومێد دەکەم خەڵکیش هەست بەوە بکەن ئەم پرۆسانەش بە ڕێکاری یاسایی خۆیاندا بڕۆن. وەزارەتی دارایی عێراق لەم پرێس کۆنفرانسەدا ئەو بڕەپارانی تەرخان کراوە بۆ جێبەجێکردنی پرۆژە و بوژاندنەوەی ژیانی خەڵک لە ڕێگای ئەو پرۆژە خزمەتگوزاریانەی دیاریکراون. ئەمڕۆ ئەنجومەنی قەیرانی وەزارەتی دارایی پلاندانان لەگەڵ نوێنەری گروپەکانی قەیرانی وەزارەتەکانی خزمەتگوزاری کۆبوونەوە. هەوڵەکانی حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بەردەوامن، بەڵام هاوڵاتیان دەڵێن ئەم بەڵێنانە تەنانەت دەرزیەکی مۆرفینە تا بەدەستمان بگات گەرمای هاوین لە ناومان دەبات. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.